سەرۆک ترامپ لە درێژایی پەتای کۆڕۆنا و هەڵمەتەکانی بۆ هەڵبژاردنەوەی چێشکی خستووتە سەر بەڵێنەکانی بۆ وەژانەوەی ئابووری لە کاتێکدا شەرمەزاری ڕێبازی ئابووری جۆ بایدنی ڕکابەری کرد. بایدن ئەو ڕۆژە وتی نا ئەو دای دەخات ئێمە لەبارەی کارەوە ڕیکۆردمان شکاند لە هەموو کاتێک زۆرتر قەت تا ئێساوانە بووە ئێمە لە ماوەی 3 مانگدا کەسانێکی زۆرترمان خسۆتە سەرکار فرەتر لە 9 ملیۆن کەس هەروەها جارێکی تر ئێمە خەریکە لە هەموو کاتێکی تر ڕیکۆردی بازاری ئاڵوگۆڕی دراو بشکێنین ئەمە بەواتای ئەوەیە هەموو شتێکی دیکە بەدوایدا دێت. ئەو نوێنەرانەی کە بە فەرمی ترامپیان وەکو کاندیدی سەرۆکۆمار ناوزەت کرد دەڵێن ئەوان باوەڕیان بە ترامپ هەیە لە گەشەپێدانی ئابووری ئەمریکا. پێش بڵاوبوونەوەی پەتاکە ئابووری بە شێوەیەکی باوەڕ پێنەکراو بەهێز بوو. تۆ دەزانی ئێمە تۆمارکراوی بێکاریمان هەبوو هەروەک دەزانی ئێمە ڕۆژانە تۆمارکراوی ئابووریمان هەبووە و بەگشتی ئابووری لە ڕاستیدا بەهێزە و ئەم پەتایش تەنها کاتیە و سەر لە نوێ هەموو شتێک باش دەبێتەوە. جا پرسیارەکە ئەوەیە کێ ئەزموونی هەیە بۆ ئەوەی ئابووریەکە ببوژێنێتەوە. بگرا ئەو نوێنەرانەیش بەهۆی پرۆتۆکۆڵەکانی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی نەیانتوانیوە لە کۆنگرەکەدا بەشدار بن دەڵێن ئەوان گلەی لە سەرۆک ترامپ ناکەن بۆ ئەو بیکاریەی کە ئێستا هەیە. باوەڕ ناکەم خەڵک هەروە سەردەنشتی سەرۆک ترامپ بکەن زۆرتر لەوەی تەنها لە بەرداخستنەکان بەهۆی کۆڤید-19ەوە. هەندێک لە خاوەنانی کاروبارەکان لە پێشەسازی میوانداریەتیدا لە شاری شارلۆت لە ئێرەزی نۆرت کارۆلاینا کە پشتیان بە داهاتی کۆنگرەی نیشتمانی کۆماریەکان بەست بوو دەڵێن هێشتا باوەڕیان بە توانای سەرۆک ترامپ هەیە لە بۆژانەوەی ئابووریەکە. لەو باوەڕەدام ئابووری بەباشی بەڕێوە دەچێت ئەگەر لە تێڕوانینی ئابووریەوە لێ بڕوانیت ئێمە ئێستاکە لە شوێنێکی باش دەین. من حەزم لەو ڕێوازە ئابووریانەیە کە سەرۆک ترامپ هەیەی ئەگەر کەمتر تویت بکات لەو بڕوایەدەم لە ماوەی 1 مانگ و نیمی ڕابردوودا کاری زۆر باشی ئەنجام داوە. بەڵام کرێکاران لە هۆتێل ڕستوران و قاوەخانەکان بەهۆی ئەم پەتایەوە زۆرتر زیانیان پێکەوتووە. پێشەسازی میوانداریەتی دەڵێت یەک چارەکی کرێکارانی بێکارن کە دەکاتە 1 لە سەرسێ هەموو ئەو کارانەی لەدەزراون لە ئابووری وڵاتە یەکگرتووەکان. تەنها ڕێگایە کە من بە تایبەتی هەستی پێ دەکەم لە گەڕانەوەی ئابووریەکەدا بە لەناوبردنی ئەم پەتایەیە. جالۆ باوەڕەدام وەکو وڵاتەکە بڕیار دەدات دەبێت لە پێشدا ئەوە ئەنجام بدەین. سەرۆک ترامپ بەردەوام دەبێت لە پێشکەشکردنی کارنامەی بۆ ئەمریکایەکان لە کاتێکدا کۆنگرەکە لە ڕێگای میدیای دیدەنیەوە لە ماوەی ئەم هەفتەدا بەردەوام دەبێت.